ئیسرائیل سەرڕای هۆشداری کۆمەڵگای نێودەوڵەتی دەستی کردووە بە داگیرکردنی بەشێک لە کەناری ڕۆژئاوا لە خاکی فەڵەستین. هەروەک پێشتر بەرنامی بۆ دانابوو بە پشتیوانی دۆناڵد ترامپی سەرۆکی ئەمریکا. ئەوڕێکەوتنی لە نێوان ئیسرائیل و سەرۆکی ئەمریکا و چەند وڵاتێکی کەنداوی عەرەبی وەک ئیمارات و سعودی و بەحرین کراوە و بەڕێکەوتنی سەدە ناو دەبرێت ڕێگە دەدات بە دەوڵەتی زایۆنی لە سەدا 30 کەناری ڕۆژئاوا داگیر بکات و بیخاتە سەر ئەو دەوڵەتەی کە بە شێوەیەکی دوور لە یاساونەریتی نێودەوڵەتی داگیری کردووە. گەرچی ئیسرائیل بە فەرمی دەست بەکاربوونی ڕانەگەیاند بۆ جێبەجێکردنی پیلانەکە و هێشتا لا گفتوگۆدایە لەگەڵ ئیداری سەرۆکی ئەمریکا لەسەر ئەو بابەتە، بەڵام ژمارەیەکی زۆر جوولەکە هەڵیان کوتاوەتە سەر ناوچەی جەبەل جالیسی سەر بە شاری خەلیل و سوپای ئیسرائیلیش ئەو ناوچەی وەک ناوچەی سەربازی ڕاگەیاندووە و ئاڵای ئیسرائیلیان تێدا هەڵداوە. بەم شێوەیە ڕێگری لە فەڵەستینیەکان کراوە بچنە و ناوچەیە و دەستکراوە بە ئامادەکاری بۆ دروستکردنی یەکەی نوێی نیشتەجێبوونی جوولەکە. ئەمە لە کاتێکدایە کە جەبەل جەلیس دەکەوێتە سنووری شارەکانی حەلحول و سەعیرەوە و بە پێڕێکەوتنەکان خاکی فەڵەستینە. پیلانی داگیرکردنی زیاتری خاکی فەڵەستین سەرڕایەوە دێت کە سەرجەم وڵاتانی جیهان دژایەتیان دەربڕیوە بۆ ئەو پیلانە و هۆشداری توندیان داوەتە ئیسرائیل. لە کاردانەوەیەکی توندا لە ڕۆژنامەی بەدیعۆت ئەحرنۆتی ئیسرائیلی بۆریس جۆنسۆن سەرۆکوەزیرانی بەریتانیا نووسینێکی بڵاو کردوێتەوە و دژایەتی وڵاتەکەی بۆ هەنگاوی ئیسرائیل دەربڕیوە لە کاتێکدا بەریتانیا وڵاتە بوو کە یەکەمین بناغی دەوڵەتی زایۆنی لە سەر خاکی فەڵەستین بنیاتنە. لە نووسینەکەیدا جۆنسۆن دەڵێت لە کاندنی ئەو خاکە پێشێلکردنی یاسای نێودەوڵەتیە، جەختیش دەکاتەوە کە لەندەن دانانێت بە هیچ گۆڕانکاریەکی سنووری لە دوای جەنگی 1967ەوە. هاوکات بەرپرسانی فەڵەستینی و نەتەوە یەکگرتووەکان و وڵاتانی یەکێتی ئەوروپا ئیدانی ئەو هەنگاوی ئیسرائیلیان کردووە و دەڵێن ئەو ئۆردوگانشینانەی دروست کراون و دروست دەکرێن لەسەر خاکی فەڵەستین هیچ شەرعیەتێکیان نییە. بەڵام تەلەڤیڤ ئامادە نییە گوێ بۆ بۆچوونی کۆمەڵگای نێودەوڵەتی بگرێت و داگیرکاریەکانی دەبەستێتەوە بە بابەتی ئاینیەوە. سەرۆکوەزیرانی بەریتانیا جەختیش دەکاتەوە کە ئەو لێک نزیکبوونەوەی لە ماوەی ڕابردوو لە نێوان ئیسرائیل و وڵاتانی ئیسلامی دروست بووە ئەگەر هەیە بە تەواوی هەرس بهێنێت و ئاشتی هەمیشەی لەناو ببات بەهۆی هەنگاوەکانی ئیسرائیلەوە. لە ساڵی 1967ەوە تا ئێستا ئیسرائیل لە کەناری ڕۆژئاوا و ڕۆژهەڵاتی قودس بە شێوەیەکی نایاسایی زیاتر لە 270 یەکەی نیشتەجێبوونی جوولەکە نشینی دروست کردووە و نزیکەی 650,000 جوولەکەی هاوردا لەو یەکانەدا دەژین. ئەمە ژیانی فەڵەستینیەکانی قورستر کردووە.